جۆرجیۆ کلینی بەرگریکاری هەڵبژاردەی ئیتاڵیا ئامادەبوونی تەواوی خۆی بۆ هێرەکانی پاشکۆ ڕادەگەیەنێت. ژاو سانتۆسی بریکاری کارەکانی جۆرجینۆ ئاشکرای دەکات یاریکردنەوە لە خونی ئیتاڵی بۆ یاریزانی ئیتاڵەکە خەونێکی گەورەیە. یانەی گۆڵدن ستەیت دوای سێ شکست لاری لوتکەدا توانی لە یانەی میامی هیت بەرێتەوە. بەڵای خۆی گەورە بێ تا سڵاوتان لەبێ خۆشەویستانم لە پەیامەوە ڕاستەوخۆ دومین گەشتی ئاڵاوەرشیەکانی ئەمڕۆتان پێشکەشێک. یانەی نەورۆز لە نێو یاریگای خۆی و لە بەردەماندەرانی سێ گۆڵی لە شێروانە تۆمار کرد و سێ خاڵی لێوەرگرت و تۆڵەی شکستەکەی هەفتەی ڕابردووی بەرامبەر سێ سادق کردەوە. نەورۆز گەڕایەوە بۆ تۆمارکردنی سەرکەوتنەکانی و لە یاریگای زانکۆ بە سێ گۆڵ میوانداری لە یانەی شێروانە کرد. لە یەکێک لە یارەکانی هەفتەی 25 خولی نایابی یانەکانی کوردستان نەورۆز میوانداری لە شێروانەی کەلار کرد. لە جێمی یەکەمی یارەکە سی هەردوویانە تا ڕادێک لێک نزیک بوو. بارودۆخی شێروانە لە جێمی یەکەم بە تەواوی تێک چوو کاتێک لە خوڵەکی 37 ئەسیار دڵشادی بەرگری کارتی زوردی دووەمی بەڕوودا بەرز کرایە و بە کارتی سوور لە یارەکە کرایە دەر. داوەر لێدانێکی سزای بۆ شێروانە ژمار کرد بەڵام گۆڵچی نەورۆز سەرکەوتوو بوو لە گێڕانەوەی و ئەم گێڕانەوەیش بووە خاڵی وەرچەرخانی یارەکە. تا خوڵەکەکانی جێمی یەکەم و بە دیاریکراوی لە خوڵکی 44 ئاریانوەر گۆڵی پێشکەوتنی نەورۆزی تۆمار کرد و جێمی یەکەم بە ئەنجامە بە کۆتات. جێمی دووەمی یارەکە بە ئەسبەرزی یاریزانانی نەورۆز دەستی پێکرد. پاش تێپەڕبوونی تەنها 6 خولەک ڕەمەزان قادر گۆڵی دووەمیشی بۆ کوڕانی کامەران عەلی تۆمار کرد. پاشەوەی شێروانەش سەرکەوتوو نەبوو لە تۆمارکردنی هیچ گۆڵێک. شادومان سەباح هێرشبەری نوێی نەورۆز لە خوڵەکی 71 گۆڵی سێم و دڵنیای نەورۆزی تۆمار کرد کە ئەوەش یەکەمین گۆڵی یاریزانەکە بوو بە درێسی یانەی نەورۆزەوە. یارەکەش بە سێ گۆڵی بێوەڵام لە سوودی نەورۆز بە کۆتات. بەڕاستی پێش هەمووشتە من دەستخۆشی لە سەرجەم یاریزانەکانەکەم. بەڕاستی من خاڵی وەرچەرخانی یارەکە ئەو کاتە سوورە بوو کە بڕووی یاریزانەکانمان بەرزکەوە لە هەمان کاتە دوایەوە ئێمە پەنەرتێکمان لەدەستدا. من وەکو ئاست سەرڕای نەبوونی یاریزانێک ڕاستە من ئەنجام یارەکەم دۆڕان بەڵام وەکو ئاست یاریزان یانەی شێروانە باشتر وەک لە یانی نەورۆز دەرکەوت. ڕاستم گەشتمەتە قەناعەتی عینوات لەکەن ناچاری و دەنگ هەڵبڕی قسە بکەیت یعنی ئەنجامەکانی خولی نایابی کوردستان لە دەستی ناوبژێوانانە بەڕاستی. یعنی زۆر جار من ڕاستە پەنەرتێکم بۆ گیرا و ئەو کارتە سوورە تەسەور ناکەم ینی شانی کارت سوور بێ لە هەمان کاتە ڕاستە پەنەرتی گیراوە لە دوای پەنەرتێکە ڕەنگە دوو پەنەرتی بۆ سێ پەنەرتی تری وازحی یعنی 100% بۆ یانی شێروان هاتووە بەڵام ناوبژێوانەکان بیێری جورئەتی ئەوانەیە کە بتوانن ئەو پەنەرتیان ئاژما بکرێت و نەتیجەکە سەیرێکی لە ساڵحی تیبی بەرامبەر ئەشکێتەوە. ئێمە سەبارەت بە یاریکردمان بەڕاستی شەوتێکم باش نەبووین یعنی زۆر خراپ یاریمان کرد. تیبی شێروانە زەختێکی باشیان کرد هاتبوون بۆ بردنەوەیان کرد. ئەو دەرکردنی یاریزانەکان لەلایەن حەکەمەوە وای لێکرێمە شێواز یاریکردمان گۆڕی نتوانین گۆڵێک بکەین. لە شەوی دووەمە چەند گۆڕان کارێمان کردەوە بۆ سەبەبی ئەوەی کە فرسەکانی سەخلاکەین و گۆڵی دووهەم و سێم بکەین. بەم سەرکەوتنەشی یانەی نەورۆز با کۆکردنەوەی 35 خاڵ پارێزگاری لە پلەی چوارەمی ڕزمەندی خولینابی یانەکانی کوردستان کرد. یانەی شێروانەش خاڵەکانی لە 29 خاڵدا وەستاوەتەوە و بە شێوەیەکی کاتی لە پلەی دێم دێت. بەشی کاروباری وەرشی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کۆتاییانە بە خولێکی تۆپی پێ بۆ بەشێک لە تیپە میلیەکانی سنوورەکە. بەشی کاروباری وەرزشی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری کۆتایی هێنا بە خولێکی تۆپی پێ بۆ بەشێک لە تیپە میلیەکانی ناوجەوانانی سەنتەری حیکمە لە سنووری مەڵبەندە لە یاری کۆتایی حاجیاوە 5-0 لە زورکانی بردەوە و بووە پاڵەوانی خولەکە. هەستین بە ئەنجامدانی خولێکی فوتساڵ بۆ 11 تیپی سنووری مەڵبەندمان کە بۆ خوێندکارەکانی حیکمەیە لە سنووری مەڵبەند لە
لەق و بازنەکانی ئەم سنوورە ئەمڕۆ یاری کۆتاییمان کرد لە نێوان هەردوو تیپی زورکان و حاجیاوە کە خۆشبەختانە بە سەرکەوتوانە کۆتایی پێهاتوو و تیپی حاجیاوەش سەرکەوتنی خولەکەی بەرزهێنا. ئامان زمان لەو خولە ئاوردانەوەی زیاترە لە وەرزش لە سنووری مەڵبەندمان و پاشان ئەو خوێنکارە بەڕێزانێک کە لە حیکمەکان دەرز دەخوێن ئێمە دەبەویستمان هەر تەنها دەرس خوێندن نەبێت لە ناو چوارچێوەی دیوارێکدا بەڵکو ئەوانە بێنە دەرەوە و لە ڕووی وەرزشەوە و لە ڕووی ئەخلاقاتی کاری وەرزشەوە وەکوانەیەکیش کە لە دەرەوەی بینا ئەم بەڕێزانە دەرسێک وەرگرن بۆ جێوێک بگۆڕن و تێکەڵاو بن لەگەڵ بەشەکانی دیکە. یاریزانان و بەشداربووانی خولەکە دڵخۆشن باکردنەوەی خولەکە و دەستخۆشی لە ڕێکخەرانی خولەکە دەکەن و دەڵێن کردنەوەی ئەو جۆرە خولانە گرنگیدانە بە وەرزش و ناوجەوانان. دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو خولی دەکەین هیوادارین هەموو ساڵی هەر بەردام بەس هەر با تۆ پێ نەگرێتەوە ئینشاڵڵا بەشەکانی کەشی وەرشی بکرێتەوە زۆر باش دەبێت مە پلەکەمە بەدەستێنا دەستخۆشی لە یارزانەکان دەکەمەوە لە ستافی نابژیوان و بەرەبەری خولەکەش دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو خولە دەکەین سوپاس بۆ خی گەورە توانیمان پلی یەکەم بەدەست بێن و هیوادارین ئەو جۆرە خولانە بەردەوام بن. خولەکە بە بەشداری 11 تیپی سنتەری حیکمە لە سنووری ڕاپەڕیندا کرابوویەوە لەلایەن بەشی کاروباری وەرزشی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەریەوە لە کۆتاییشدا خەڵات بەسەر تیپە بەشداربووەکاندا دابەشکرا. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام. هەڵبژاردەی کۆریای باشوور بە بردنەوەی لە ئێران پێشەنگی کۆمەڵی یەکەمی وەرگرت. لە میانی نوێمی نێرەکانی پاڵاوتنی کیشوەری ئاسیا بۆ گەشتن بە مۆندیالی قەتەر کۆریای باشوور پێشوازی لە ئێران کرد و گەیمی یەکەم بە گۆڵی کیۆن مینسونی یاریزانی تۆتنام بە سوودی کۆریا کۆتاییان. هەرچی گەمی دۆمیش بوو لە خولەکی 6 کیم یۆنگ گۆڵی دۆمی بۆ کۆریەکان زیاد کرد و سەرنجامیشتا کۆتایی یارەکە بە 2 گۆڵی خاوێن بە سوودی کۆریای باشوور کۆتاییات. بۆ سەرکەوتنە کۆریا بە 23 خاڵ پێشەنگی لە ئێران وەرگرت و ئێرانیش بە 22 خاڵەوە دابەزی خانی دووەم. هەردوو هەڵبژاردەکەش پێشتر گەیشتیان بە جامی جیهانی 2022 مسۆگەر کردووە. هەڵبژاردەی یابانیش با بردنەوەی لە هەڵبژاردەی ئوسترالیا گەیشتە مۆندیالی 2022 قەتەر. لە میانی نوێمین یارەکانی پاڵاوتنی کیشوەری ئاسیا بۆ گەیشتن بە مۆندیال ئوسترالیا میوانداری لە یابان کرد و کەمی یەکەم یارەکە بە یەکسانی و بە 2 گۆڵ کۆتاییات. نزیک بوو لەوەی گەیمی دومیش بامان ئەنجام کۆتایی بێت بەڵام لە دوێن خولەکەکان یارەکە کاورۆمی تۆما گۆڵێکەم و پێشوەتنی بۆ یابان تۆمار کرد و لە خولەکی چواری کاتی زیاتراویشدا هەمان یاریزان توانی گۆڵی دۆمی خۆی و دڵنیایی بۆ یابان تۆمار کرد. بۆ بردنەوەی یابان خاڵەکانی بۆ 20 خاڵ بەرز کردەوە و پێشەنگی کۆمەڵی دومی گرتووە. ڕاستە خۆ گەیشتە مۆندیالی قەتەر هەڵبژاردەی ئوسترالیاش لە پلەی سێم دێت و پاشکۆ ئەنجام دەدا. هەر بەم ئەنجامەش هەڵبژاردەی سەعودی ئەلامان گروپ بە دومی کۆمەڵەکە و بە 19 خاڵەوە گەیشتە مۆندیالیدا. هەڵبژاردەی عێراق بە ئامانجی نوێکردنەوەی هیوا بۆ گەیشتن بە مۆندیال لە سعودیا میوانداری ماڕات دەکات. دیارەکە لە یاریگای مەلک فەهد لە شاری ڕیازی پایتەختی سعودیا و لە کاتژمێرە شتیشە و بەڕێوە دەچێت. عێراق پێش یاری ماڕات کۆتایەکی مەشقی خۆی لەسەر یاریگای یارەکە بە بەشداریسی یاریزان ئەنجامدا و سەرجەم یاریزانەکان پێشکەنینی کۆڕۆنایان نەرێنی بۆ هیچ پێکانێکیش نییە. لا کۆنگرەی ڕۆژناوەی پێشیارەکە عەبدولغانی شەهد ڕاینەری هەڵبژاردەکە ڕایگەیاند سەرنجمان لەسەر ژماری لۆژیکی ئەو یاریەیە کە تەنها قبوڵی بردنەوە دەکەین. جێگەی داخێمە لە یاریگای خۆمان و بە پشتیوانیان دەرانمان یاری ناکەین و ناشارینەوە کە زۆرێک لە ئەنجامە ئەرێنیەکانی هەڵبژاردەی نەتەوەیی لە دەرەوەی وڵات بەدەست هاتوون و سبەی بە دوایدا دەگەڕێن. هەروە وتیشی یاریزانانی هەڵبژاردەی عێراق و ستافی ڕاینەران کێشەی فشاری زۆر لەسەریان هەبووە لە یاریەکانی ڕابردوو بەڵگەشت بۆ ئەمە لە دەزانی هزریان بووە لە بەشێک لە یاریەکان بە تایبەت لە کۆتا خولەکەکاندا وڵماندا و گۆڕانکاری لە بیرکردنەوەی یاریزانەکان بکەین و کەمکردنەوەی فشار لەسەریان.
شێرکۆ کەریمیش لە کۆنگرەکەدا وتی خۆم و تیمەکانم ئامادەن بۆ ڕوبەڕوونەوەی ئیمارات. هەڵبژارەکەمان پێداگرێت لەسەرەوەی باسێکی باش دەربکەوێت. هەمووان چاویان بڕێوەتە یەک ئامانجەیش بەدەستێنانی سێ خاڵ یاریەکە تاوەکو بەرگری لە مانەوەی هیوامان بکەین. ئۆبلیتی گەیشتن بە پاشکۆ بە دەستەبەرکردنی پلەی سێمی کۆمەڵەکەمان. یەکێتی تۆپی رووسیا بە فەرمیاتە پێشبڕکێ وڵاتەکانی دیکەەوە بۆ بەدەستێنانی مافی میوانداریکردنی ئۆرۆی ساڵی داهاتوو. سێرجیۆ ئانخۆینی جێگیری سەرۆکی یەکێتی تۆپی رووسیا لە لەدوانێکدا ئاشکرای کرد دوای ئەوەی رووسیا لە بەڕێوەبردننی مۆندیالی 2010 سەرکەوتوو نەبوو، ئێستا دەیانەوێت مافی میوانداریکردنی ئۆرۆی 2020 ژیان 32 وەربگرن. جێگرەوە یەکێتی تۆپی رووسیا ڕاشتیگەیان بە شێوەیەکی فەرمی داوایان ناڕاستی یەکێتی تۆپی ئەوروپا کردووە بۆ وەرگرتنی یەکێک لە ئۆرۆی 2020 یاخود 2032. پێشگەل لە ڕووسیاریەکە لە وڵاتانی ئینگلتەرا و ڕۆمانیا و بولگاریا و یۆنانیش پێشبڕکێی وەرگرتنی و جامە دەکەن و بڕاریشە لە ئۆرۆی 2028ەوە ژمارەی هەڵبژاردە بەژاربووەکان لە 24 هەڵبژاردەوە بۆ 32 هەڵبژاردە زیاد بکرێت و بڕاریشە لە مانگی ئەیلولی ساڵی 2023 ناوی وڵاتان ئاشکرا بکرێت کە میوانداریکردنی جامەکەیان پێدەست پێدرێت. گابرێل مارتینێلی یاریزانیانەی هەرساڵ ئینگلیزی ڕای دەگەێنێت ئامانجی ئەوانگەیشتنەوە بە چامپیۆنز لیگ و باشترین شوێن کە یاری تێدا بکات باڵی چەپە. لە میانی لێدوانێکی بۆ پێگەی ESPN جیهانی مارتینێلی سەرەتاوتی ئێمە لە ئەرسناڵ خاوەنی کۆمەڵە یاریزانی لاوین و هەموو ئەوڵێک دەدەین بۆ ئەوەی وەرزی داهاتوو لە چامپیۆنز لیگ یاری بکەین و لەو پێناوەشدا بەباشی دەجەنگین. مارتینێلی کە بۆ یەکەم جارە بانگێشتی هەڵبژاردەی بەرازیل بکرێت ئاماژەی بەوە کردەوێت بە درێژایی ژیانی وەرشی لایەنی ئەرسناڵ بەردەوام بێت. هەروەوتیشی کاتەکاتمە ئەرسناڵ کێشم تەنیا 68 کیلۆگرام بوو، ئێستا کێشم بۆ 75 کیلۆگرام. زیادبوونی کێشم جیازی دروست دەکات بۆ شەڕی بەدەستێنانی تۆپ. بەدڵنیاییەوە ئەمە لە بەرامبەر لە دەستانی خێراییدا نەم کردووە، بەڵکو تەنیا کۆمەڵێک ماسوولکەم زیاد کردووە. لە کۆتای قسەکانیشیدا مارتینێلی ئەوەی خسە ڕوو کە دەتوانێت لە هەردوو باڵی هەرژبەری یاری بکات، بەڵام زیاتر لە باڵی چەپ ئاسوودەترە و لەو باڵەوە کاتێک تۆپی پێدەبێت باشتر گۆڵ تۆمار دەکات. جواو سانتۆسی بریکاری کارەکانی جۆرجینۆ ئاشکرای دەکات یاریکردنەوە لە خولی ئیتاڵی بۆ یاریزانە ئیتاڵەکە خەونێکی گەورەیە. لە لێدوانێکی بۆ میدیاکان سەبارەت بە داهاتووی جۆرجینۆ بریکارەکەی وتی یاریکردنەوە لە خولی ئیتاڵی بۆ ئەوە خەونێک گوایە و دەتوانێت بۆ 4 تا 5 یانەی ئەو خولی یاری بکات. ئەوانی ژیانەکانی AC میلان و ئینتەر میلان و یوڤانتۆس و ڕۆما و ناپۆلیە. لە بەردەوامی قسەکانیدا بەڕێوەبەری کارەکانی جۆرجینۆ باسی لەوە کرد لە ڕابردوودا یانەکانی پاریس و بەرشەلۆنە و AC میلان هەوڵی گواستنەوەی جۆرجینۆیان داوە، بەڵام ئێستا نازانێت ئایا ینی میلان گرنگی پێدەدات یاخودنا. لە کۆتای قسەکانیدا جواو سانتۆس وتی ئێستا ناتوانین هیچ شتێک بکەین لەبەرەوەی سزاکان ڕێگە نادەن چەڵسی یاریزان بکڕێت یان بیفرۆشێت یان گرێبەست یاریزان نوێ بکاتەوە. جۆرجینۆ تاوینی 2023 گرێبەستی لەگەڵ بلووسێ و چاوەڕێ دەکەین بزانین دوای مۆندیالی قەتار چی ڕوودەدات. یانەی AC میلان ئیتاڵی دەیەوێت بۆ ماوەیەکی درێژتر پارێزەری لە توانەکانی ساندرۆ تۆنالی یاریزانی هەڵی ناوەند یانەکەی بکات. گرێبەستی ساندرۆ تۆنالی ئیتاڵی هاوینی 2026 لەگەڵ ڕۆسۆنێری بەپایان دەکات. ڕۆژنامەی تۆتەوە مێرکاتۆ ئیتاڵی لاواڵی گرابڵاوی کردوێتەوە یاریزانە ئیتاڵەکە دەیەوێت لە میلان بەردەوام بێت و پاولۆ ماڵدینی بەڕێوەبەری وەرشییانەکەش دەستی بە گفتوگۆکانی بۆ نێوکردنەوەی گرێبەستەکەی کردووە. سەرچاوکەوەشی ئاشکرا کردووە AC میلان زۆر لە توانەکانی تۆنالی ڕازیە و پێشبینی دەکرێت کۆتهاتنی وەرزەکە گرێبەستەکەی درێژ بکەنەوە. تۆنالی لەم وەرزە لەگەڵ میلان بەشداری 36 یاری کردووە و 2 گۆڵی تۆمار کردووە و 3 گۆڵیشی باو تیمەکانی دروست کردووە. ئانسۆ فاتی سەری لە ویانەی بەرشەلۆنە نزیکە لەوەی جارێکی دیکە بۆ یاریگاکان بگەڕێتەوە. ئانسۆ فاتی لەسەر داوای پێپ گواردیۆلا ڕاهێنەریانی مانچستەر سیتی ئینگلیزی هەوڵ بۆ گواستنەوەی یاریزانێک دەدات تا ئەوەی شوێنی فێرناندینۆی پێپڕ بکاتەوە. فەرناندینۆ ئاوینی ئەم ساڵ گرێبەستەکەی لەگەڵیان ئینگلیزیەکە کۆتایی دێت و یاریزانەکە لە چەند مانگی داهاتوو بڕیار لەسەر مانەوەی ئاڕۆشتنی دەدات و یانەکە خودی یاریزانەکەی لە سەربەست کردووە گەر بێوێت بمێنێتەوە. ڕۆژنامەی دەیلی میلی بەریتانیش پلانی گواردیۆلای ئاشکرا کردەوە باس لەوە دەکات گواردیۆلا بە مانەوەی فەرناندینۆ دڵخۆش دەبێت چونکە یاریزانێکی دێرینی یانەکەی و لە ژووری جلگۆڕین پێویستی پێی دەبێت، بەڵام لەگەڵەوەشدا گواردیۆلا ئاگاداری کاتژێڕیانەکەی کردوێتەوە کە هەوڵ بۆ گواستنەوەی یاریزانێکی دیکە بۆ یەڵی ناوەند بدەن تا ئەوەی لە نائامادەی ڕۆدریدا پشتی پێ ببەسێت.
و مەبەستەش خودی گواردیۆلا چاوی لە توانەکانی چوامینی یاریزانی یانەی مۆناکۆیە. تیاگۆ سیلڤای بەرازیلی و بەرگریکاریانی چڵسی ئینگلیزی ئاشکرای دەکات هیوادارە بتوانێت تا 40 ساڵی داهاتوو لە یاریکردن بەردەوام بێت. لە لێدوانێکدا بۆ پێگەی فەرمیانەکەی سیلڤا وتی هیوادارم وەک چۆن پاولۆ ماڵدینی لە ئایسی میلان تاوەکو تەمەنی 40 بۆ 41 ساڵی لە یاریکردن بەردەوام بوو منیش بتوانم هەمان کار دووبارە بکەمەوە کە ئێستا تەمەنم 37 ساڵە. لە بەردەوامی قسەکانیدا تیاگۆ ڕایگەیان پلانی داناوە لە داهاتوویەکی نزیکدا خۆی ئامادە دەکات و دەبێت هەمیشە چالاک بێت و ئاگای لە شێوازی تازەی گەڕانەوەی بێت. زۆر شدەیە لە ماڵەوە ئەنجامی دەدات لە ڕووی جەستەیە و خواردنەوە. هەروە ڕیجیمێکی باشتر لە جاران دەکات پێویستە بە ئاگاییەوە لە خواردنەکانی بڕوانێت. تیاگۆ سیلڤا کۆتایی بەخسەکانی هێناوتی کاتە گەنج بووم لە ڕۆژێک داریم دەکرد و لە ڕووی چاکبوونەوە لە پێکان زۆر خێراتر بووم. بەڵام ئێستا 24 کاتژمێر هەوڵ دەدەین لە پێکان چاک بینەوە بەڵام وا دیارە کە هیچ گۆڕانکاریەک ڕوونادات. جۆرجۆ کلینی بەرگریکاری هەڵبژاردەی ئیتاڵیا ئامادەبوونی تاوی خۆی بۆ یاریەکانی پاشکۆ ڕادەگەێنێت. لە کۆنگرەی ڕۆژناوانی پێشیاری هەڵبژاردەکەی بەرامبەر مەقدۆنیا کلینی وتی من زۆر باشم هەرچەندەکەمە گومانم لەسەر بوو بەڵام ڕایەنانەکانم کردووە و بۆ یاریەکان بە تاوی ئامادەم. ڕایەنانێکی دیکەمان لە پێشەوە باشتریش دەبم. لە بەشێکی دیکەی قسەکانیدا کلینی ئاشکرای دەکات پێویستە ئیتاڵیا بۆ شێوازی خۆیان و لەسەر خۆ یاری بکەن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەندین یاری گرنگیان لەدەستداوە پێشیوان نییە پێویستیان بە شتێکی ناسایی بێت بۆ گەڕانەوە بۆ ئاستی یۆڕی 2020. لە کۆتاییدا دەربارەی هەڵبژاردەی مەقدۆنیای باکوور کاپتنەکەی ئیتاڵیا ڕایگەیاندەوە هەڵبژاردەیە بەڕێکەوت نەگەیشتۆتە پاشکۆی پاڵاوتن. مەقدۆنیا یاریزانی باشیە و لایەنەکانیان دەیانناسێت. گارێز بیلی وێڵزی وێرجبەریانی ڕیال مەدریدی ئیسپانی بەشدارینەکردنی لاری کلاسیکۆ بە ئاسایی وەسف دەکات. لە لێدوانێکدا بۆ میدیاکانی وڵاتەکەی گارێز بیل وتی شتێکی ئاساییە لاری کلاسیکۆ بەشداریم نەکردووە کەمێک هەستم بە ئاسوودەی دەکرد بەڵام ئێستا زۆر باش بوو ماوەی 2 مانگە ڕایەنان دەکەم و چەند خولەکێکی ژیاریم کردووە. سەبارەت با یارە گرنگەکان لاری پاشکۆی پاڵەوتەکانی مۆندیال بەرامبەر نەمسا بیل ڕایگەیاند یارەکە زۆر گرنگە و لە بەردۆخێکی زۆر نایەبدایە و ئامادەیی بۆ ئەو هەموو شتێک پێشکەش بکات. هێرشبەرەکەی هەڵبژاردەی وێڵز کۆتایی بەخسەکانی هێناوتی گەیشتن بە جامی جیهانی خەونی هەموو کەسێکە و ئەنجامدانی ئەو کارە بۆ وێڵز دەبێتە دەستکەوتێکی گەورە. دوای ماوەیەکی زۆر دەمەوێت بۆ کارەکان بەباشی بگەڕێمەوە و دڵی هاندەران خۆش بکەم. مارسیلۆ برۆزۆڤیچی کرواتی گرێبەستەکەی لەگەڵ ئینتەر میلانی ئیتاڵی بۆ ماوەیەکی درێژ نوێ کردەوە. لە پێگەی تایبەت بەخۆی ئینتەر میلان بڵاوی کردوەوە لەگەڵ برۆزۆڤیچ گەیشتوونەتە ڕێکەوتن و گرێبەستەکەیان تا هاوینی 2026 درێژ کردوەوە. میدیاکانی ئیتاڵیا بڕی گرێبەستی یاریزانەکەیان ئاشکرا کردووە بۆی مارسیلۆ ساڵانە بڕی 6.5 ملیۆن یۆرۆ وەردەگرێت لەگەڵ 1 ملیۆن یۆرۆ وەک گۆڕانکاری لە موچەکەیدا. دوای نوێکردنەوەی گرێبەستەکەشی برۆزۆڤیچ وتی زۆر خۆشحاڵم بە نوێکردنەوەی گرێبەستەکەم. هەرگیز نەمویستوە گفتوگۆ لەگەڵ هیچ ژیانێکی دیکە بکەم چونکە ڕێزیانەکە واندەرانی دەگرم. هەر کادیانەکەش پێی وتم نایەنێت گرێبەستەکەم نوێ بکەمەوە ئەو کادیانەکە جێ دەیڵم. یاریزانە کرواتەکە لە کۆتای قسەکانی داشکرای کرد سوورن لە گەیشتن بە ئامانجە گرنگەکانیان و دایانەوێت نازاوی خولی ئیتاڵی جام بەدەستبێنن. ئەوش پێویستی باوڵدان و ڕایەنانی باشە. برۆزۆڤیچ هاوینی 2015 لە یانەی دینەمۆ زەگرێبەوە باش ملیۆن یۆرۆ پەیوەندی بە ئینتەر میلانەوە کردووە. یانەیە فنێکس سانز با بردنەوەی لە یانەی مینیسۆتا توانی شەشەم بردنەوەی یەک لە دوایەک بنووسێتەوە. لە میانی هەفتەی 73 خولی باسکی ئەمریکی یانەی فنێکس سانز بووە میوانی مینیسۆتا و سەرەتا خاوەن یاریگا لە نیوەی یەکەم بە جیاوازی 13 خاڵ پێش کەوت بەڵام لە نیوەی دووەم یانەی فنێکس سانز ئەنجامەکەی زۆر بە باشی پێچەوانە کردەوە لە کۆتاییدا بە جیاوازی 9 خاڵ و بەنجامی 125 خاڵ بەرامبەر بە 116 خاڵ یارەکەی لە مینیسۆتا بردەوە. ئەمە جامە ژماری بردنەوەکانی فنێکس سانز بۆ 59 بردنەوە بەرز کردەوە و لە پێشەنگی کۆمەڵەی ڕۆژاوادایە و مینیسۆتاش بە 42 بردنەوە لە پلەی حوتەمی هەمان کۆمەڵەدا. ئەستەرە یارەکەش دیاندەری ئایتۆنی یاریزانی یانەی فنێکس سانز بوو کە بە 35 خۆڵە یاریکردن توانی 35 خاڵ بۆ یانەکەی تۆمار.
یانەی گۆڵدن ستیتیش دوای سێ شکستلاری لوتکە دەتوانی لە یانەی میامیت بەرێتەوە لە بەردەوامی یاریەکانی هەفتەی هەفتاوسی خولی باسکی ئەمریکی گۆڵدن ستیت بۆ میوانی میامیت لە چارێکی یەکەم و دووەمدا هەردوویانە بە 50 خاڵێکسان بوون و یاریەکە زۆر بەهێز و تون بوو لە چارێکی سێم یانەی گۆڵدن ستیت جیازی تەنیا خاڵ پێش کەوتووە چی چارێکی چوارەم و کۆتاییش بوو گۆڵدن ستیت تاو باڵادەستی خۆی لە یاریەکەدا نیشاندا و جیاوازەکەی بۆ 14 خاڵ بەرز کردەوە لە کۆتاییشدا بانجامی 118 خاڵ بەرامبەر 104 خاڵ گۆڵدن ستیت شکستی بە میامی هێنا سەرڕام شکستەش بەڵام یانی میامی بە 4 بردنەوە و 26 شکست لە پێشەنگی کۆمەڵی ڕۆژهەڵات ماوەتەوە یعنی گۆڵدن ستیتیش بە 8 بردنەوە 25 شکست لە خانەی سێمی کۆمەڵەی ڕۆژاوادایە سریارەکە جۆردان پۆلی یاریزان یانی گۆڵدن ستیت بوو کە بە 39 خۆ لە یاریکردن توانی 30 خاڵ بۆ یانەکەی تۆمە بەخواتان نسبەت